ئەمڕۆ بە دیاریکراوی و بەوردی لەسەر چی قساکەن تا ئێستا چەند مادە خوێندنەوەی بۆ کراوە چەند مادە هەموار کراوەتەوە چەند مادەی دیکە پەسەند کراوە وا بڕیارەم 149 مادەیە تاکەی تەواو بێت. بەڵێ سڵاو لەبێت دیاری وەکو خۆ ئاماژە پێکرد کە ئەمە درێژەدانە بە دانیشتەکانی خولی پاییزەی پەرلەمان بە ئاسایی و دیارە وەکو خۆش ئاماژە بکرد کە دوێنێ 9 مادە پەسەند کرا بەڵام ئەمڕۆ درێژەی پێدراوە تا مادەی 22 ڕۆژتە وادا بەشی سێم کۆتای پێاتەوە ساڵە خوێندنەوەکانی مادەکانی بەشی چوارەمدان بەڵام ئەمە ئاماژە بۆ بکەم کە چەند مادێک لە ئێستادا گفتوگۆی توندی لەبارەوە کراوە ئەوش یەکێک لە مادەکانەوەی کە چۆنیەتی دانە لە ئەندا پەرلەمانەکان ئەوانی کە لە خولی تازەدا هەڵدەبژێردرێن و دواتر چۆنیەتی بە دوواداچوون بۆ کەیسی ئەوانە دەکرێت باری ئاساییان ڕادەگەێنرێت دیارە باسەوە دەکرێت کە 30 ڕۆژ بۆ هەر ئەو کاتانەدا دەدرێت کە بڵین بە دوواداچوون کرێت بۆ باری ئاسایی ئەو پەرلەمانتارانە بەڵام داوا کراوە لایەن هەندێک پەرلەمانتارەوە پێشنیار کراوە کە لە 30 ڕۆژ کەمە بەڵکو پێشنیار دەکرێت بکرێت بە 90 ڕۆژ لە ئێستا گفتوگۆ لەو بارەیەوە دەکرێت لە هەمان کاتدا گفتوگۆ لەبارەی مادەیەکی تر کراوە کە مادەی 22 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە باس لەوە دەکرێت کە هەر پەرلەمانتارێک ئەگەر ئامادە نەبێت ئەوە لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە ئینزارێکی بۆ دەڕوات و ئەگەر دووبارە ئامادە نەبێتەوە لە 105 موچەکەی دەبڕدرێت و دواتر ئەگەر هەر ئامادەش نەبێت درێژە بە ئامادەبوونی خۆی نەدات لە دانیشتەکانی پەرلەماندا ئەوە زیاتر لە سایتی پەرلەمانەوە لە تۆڕە کۆمەڵاتەکان ناوی بڵاو دەکرێتەوە لە ئێستا گفتوگۆ لەو بارەشەوە بەردەوامە بەڵام ئێستا پەرلەمانتاران لەنێو هەوڵ کۆبوونەوەدان دانیشتن دەکەن بەڵام هیچ مادەیەک پەسەند نەکراوە تەنها گفتوگۆ دەکرێت لەبارەی ئەو مادانەوە واتە لە مادەی دەوە تا 22 گفتوگۆی لەبارەوە دەکرێت تا ئێستا بەڵام تا ئێستا هیچ مادەیەک پەسەند نەکراوە چونکە بە پێی ئەو میکانیزمی کە دانراوە لایەن ئەو لیژنە کاتیی بۆ بەدواداچوون پەیڕەوی ناوخۆ سەرەتا گفتوگۆ دەکرێت لەبارەی ئەو مادانی کە دەخوێنرێنەوە دواتر ئەو پێشنیارانی کە لەلایەندا پەرلەمانەوە دەخرێتە ڕوو بۆ ئەو هەر مادەیەک دواتر هەر مادەیەک دەخرێتە دەنگدانەوە پەسەند دەکرێت. بەڵێ بەرزان مەلامین پام نێریە نافتی لە هەولێر سپاس بۆ زانیاریەکانت.